بۆ زانیاری جەنابتان هەتا ئیستا و ئەم دقەی کە ئێمە لێرەدا وەساوین 19 کۆمپانیا هاوبەشی کردووە، 19 وڵات هاوبەشی کردووە لەم پیشانگایە و ئەو وڵاتانش ئێران، تورکیا، سووریا، ئەردەن، لوبنان، میسر، پاکستان، هەند، یەمەن، ئیمارات، ئەندەنوسیا. جگە لەوە کۆمەڵێک شەریکات کە لە ناو شاری سلەیمانیە هەن کە ئەسڵەن ئەوانە خۆیان هەر نمایندەی شەریکاتی گەورەی تورکی و وڵاتانی دەرەوەن. بۆیە من لێرەوە ئەمەوێ داوا لە سەرمایەدارانی سلەیمانی و خاوەن کۆمپانیا گەورەکانی سلەیمانی بکەم و پیاوانی کاری سلەیمانی بکەن، بڵێم بە ناوی ژووری بازرگانی سلەیمانیەوە، بە ناوی هەستی خۆشەویستی بۆ سلەیمانی داواتان لێەکەین هاوکارمان بن، بفەرمونون جێگەی خۆتان بکەنەوە لە ناو پیشانگای سلەیمانی نێودەوڵەتی.